بەڵێ ئەم هاوڵاتیە لە ڕێگەی پۆلیسی بنکەی پۆلیسی سەراوە کاتژمێر 9:30 گەیشتە پەیمانگای پزیشکی دادی سلێمانی پاشەوەی کە فۆرمی تۆکاریان بۆ کرد و داوای هۆکاری گیان لە دەستانەکەی کرا ئێمەش تۆکاری تەواومان بۆ لاشەکە کرد دەرکەوت کە ئەم کەسە پێشتر نەخۆشی دڵی هەبووە بەهۆی کاریگەری ئەو حاڵەتانەی کە لە سەرەتی بە تایبەتی باری خۆراکی و ئەم سەرمایە کە ئێستا لە سەرەتی کاریگەری لەسەر بەشەکانی تری ئۆرگانە گرنگەکانی جەستەی کردووە بەڵام هۆکاری مردنەکەشی پێویست بووە بە دڵێەوە یعنی چڵتەی دڵ لە یاوەیان هەر بە هۆکاری دڵ نۆرەی دڵە بڵێ نۆرەی دڵە ینی ڕاستەوخۆ ناتوانانی بڵین جڵدەی دڵە بەڵام نۆرەی دڵ جۆرێکە لە نەخۆشیەکانی دڵ کە هەنێدرار چەند شتێکەگرێت چەند نەخۆشیێکی ترەگرێتەوە کە پێیوەستە بەوە بە تایبەتی کەسێک لەم نەخۆشە چەند نەخۆشیێکی پێشتری هەبووە لەسەر دڵی و لەسەر ئەندامەکانی کەشی تەمەنی بەپێی ئەو فۆرمی توێکاری بۆمان هاتووە 65 ساڵە بۆکو ئەوشی کە سوکاری تا ئێستا کە سوکاری پەیوەندیان نەکردووە لەوە ئەچێ هاوڵاتیەکی عەرب بێت بەڵام ئێمە چاوەڕوانەکەین تاوەکو ئەگەر کە سوکاری هات ئەوە لە ڕێگەی دادوەری لێکۆڵینەوە ئەیانێنەوە ئەگەر کە سوکاریشی نێت ئێمە توانین تاوەکو 6 ڕۆژ لە لای خۆمان هەڵیگرین ئەو کاتش دوای تاوابوونی مودەی یاسایەکەی دیسانەوە لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئەتوانین کاری یاسایی بۆ ناشنەکەی بکەین.